تماشاوان هێژا گوهدارên خوشتevî ev demê hewa baş bîtin ez nezîrkadanî carek din hatî nevdîdara wan birêz bû pêşkêşkirina xelekeka dîtir el bernamê bi Kurdî mizgeft peymangeha jiyanê ye ji roja aşinabûna Kurdan bi ayînê pîrûzê Îslamê ve mizgeft û nîşîngeha Kurdan hemû dema mîna çemkekê pêk vebûye çunkî mizgeft zêdebarî hindê ku cihê nivêj û zikr û xuda peristiyê bûye belêd heman demda cihê çareserkirina gelek ji kêşe û arîşeyan jî bûye. Her wesa rolekê mezin hebûye di aştewayî û sulh û birêveçûna gelek ji bûnên civakî de. Lewma bûme wek Kurdan giring e ku em bayexekê pitir bideyne avedankirina mizgeftan îşrûyê binyatî ve û peyam û hizra vekirî û ciwaniya kurdewariyê. Ji ber vê çendê ku ev babeta giringiyek gelek zor heye me ferzanît nava bernamê bi Kurdî da gengişê Eldûr vî babeteyê bikin ku mizgeft peymangeha jiyanê ye. Navê xwe navê we xêratan gerim canavê mamostayî dikeyin zor bexêr mamostayî. Mamostayî birêz weke me amaje pê da ke mizgeft il dêr zeman nav milletê Kurd rolekê gelekî mezin hebûye. Me jî divêt em bizanîn em dê çawa li pêgeh û peyama mizgeftê nêrîn û têgihîn. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئەڵدەڵێن کە دەڕوانینە زەوی بە شێوازێکی گشتی هەر شوێنێک لەم زەویە وەربگرین زەویەکی ئاساییە لەو ساتەوە وەختەی کەسێک ماڵێکی لەسەر دروست دەکات دەبێتە ماڵی ئەو کەسە ئەو پارچە زەویە بەڵام تەماشا کە ئەم زەویە کە بە شێوازێکی ئاساییە ئەو ساتە وەختەی کەوە دەڵێن ئەم شوێنە دەکرێ بە مزگەوت و ئیتر دیوارەکانی بۆ دروست دەکرێ و مزگەوتی بۆ دروست دەکرێت هەر ئەو زەویەی کە پێشتر زەویەکی ئاسایی بووە بە ناولێنانی لە مزگەوت ئیتی بۆ خۆش شکۆیەکی تایبەت پەیدا دەکە چونکە دەڵێن ئەمە مزگەوتە و شوێنی عیبادەتەوە و شوێنی خوداپەرستیە و شوێنی خوداناسیە و شوێنی گەیاندنی ئەو پەیامەی خوددایە کە پەیامی ژیانە کەواتە لێرە ئەمەوەمان بۆ دەردەکەوێ وەختی خوددا داوا لە موسا دەکات سەلامی خوای لەسەر کە دەچێتە ئەو چۆن دەڵێ بۆ وەرگرتنی وەحی یعنی خوددا پێی دەفەرمێ فەخلع نەعلەیکە ئەنی هەردوو نعلەکانت لە پێ بکەرەوە ئینەکە بیلوادی المقدسی طووە ئێرە ئەو دۆڵەیە کەوا پیرۆزە وئینی وأنا اخترتك وأنا اخترتك من توم هەڵبژاردووە فاستمع لما يوحى جۆ بگرە لەوەی وەکو سروش وەکو وحی کە بۆت دەنێرین إنني أنا الله من خدا إنني أنا الله لا إله إلا أنا هیچ پەرستراوێک نییە جگە لە من نەبێ چی بکە فعبودنی بم پەرستە بەمانە فراوانەکەی پەرستن لە ژیاندا وأقیم الصلاة لذکری نوێژ بکە بۆ ئەوەی بە نوێژ منت بیر بکەوێتەوە کەواتە لێرە بۆمان دەرکەوت ئەلێرەوە ماناکانی مزگەوت لە ئێمە کە دەچینە مزگەوت ئەم شوێنەیەکە خوددا دەفەرمێ ئینەکە بیلوادی المقدسی طووە وەکو ئەو پیرۆزیە وەردەگرێت بچووکتری کەینەوە لە ماڵی خۆشمانە وەختێ دوو گوردێک بەرماڵێک ڕادەخەین ئەو بەرماڵە بۆ ئێمە وەکو ئەو وادی مقدس چارچێوەکی دەست نیشانکریە بۆ بیرهاتنە خودی زۆر ڕاستە کەواتە لێرەوە دوو شتمان بۆ دەردەکەوێت بەشێکی واتایی و بەشێکی مادی ینی چۆن ئێمە گە تەماشاکەین هەر تا ئێستاش هەروایە بڕوانە مەلیک فەیسەڵی یەکەم مەلیک فەیسەڵ یەکەم مەلیکی فەیسەڵ مەلیکی عێراق و پاشای عێراق لە ساڵ 1933 پێشی وەفاتی ئەچێ بۆ خورماڵ وەختێ دەچێتە مزگەوتەکەەوە یعنی پێڵاوی لە پێیە شێخ حسامەدین بەڕەحمەت بێ یەکسەر لەبەرەوەی ئەو مەلیکە ئاەتەکەی بۆ دەخوێنێتەوە فەخلع نەعلەیکە ئینەکە بیلوادی المقدسی طووە تێدەگا و پێڵاوکە ئەمە بەشە مادیەکەیەتی کە هەموو کەس دەچێتە مزگەوت پێڵاوی لە پێ دەکاتەوە بەڵام بەشە واتاییەکەی زۆر گرنگەکە مەلای جزیری باسی دەکەن مەلای جزیری ئەم ئاەتی کە خوێنمانەوە فەخلع نەعلەیکە ئینەکە بیلوادی المقدسی طووە وأنا اخترتك فاستمع لما يوحى دەفەرمێ تەفسیرێ سڕە ئاەتێ عارف دەبێتن گۆهدەتی ئەمە هەموو کەس ئەڵێ لێ تێناگە بۆچی لێ تێناگە ئەمە کەسێکی عارف و خوداناسی تەواوی دەوێ لەم ئاەتە تێبگە فەخلع نەعلەیکە یعنی ئەمە لە ڕۆ مادیەکەی ئەوەیە هەردوو نعلەکە هەردوو ینی هەردوو تاکەکەی لە پێ بکەرەوە بەڵام دەڵێ لە ڕووی واتاییەکەیەوە وەختێ دەچیتە حزوری خوددا هەرچی دەسەڵات و هێز و مادە و پارە و دەوڵەمەنی و سامان دڵایکی لادە ئەمە لە بەرامبەر خوددا لادە باشەکەی تریشی لە ڕووی چۆن دەڵێ واتایی تۆ
هەر پۆستێکت هەیە هەر پلەیەکت هەیە هەر حاڵەتێک و چۆن ئەڵێ ئەوانش ئەبێ لا بدەیت ئەڵێ ئەمە مانای وایە فەقلەعنە عەلەیکە تۆ بە چۆن دەڵێ خۆت وەکو تاکو تەنیا دەچیتە حزوری خوا خۆت دادەماڵی لە گشت ئەو هێزەی کە هاتە لە ڕووی واتایی و لە ڕووی مادیەوە کەواتە ئەمە گرنگە بۆیە زۆر باشە مامۆستای بەڕێزمە هەمان دەمدا دەبێتن بزانین مزگەفت چاوا دەبیتە جهێ پاقشبوونا دل و دەرونی مرۆڤی باشە ئەوە ئێستا وەکو ڕووبەرەکە دیاریمان کرد وەختێ ڕووبەری مزگەوت دیاری کرا و ئێمە چوینە نێو مزگەوتەوە بە پێی ڕاست و وەکو پیرۆزیەک و وەکو ئەوەی کە ئەمە إنك بالوادي المقدس طوى يعني فهمي أمشي بجين أماده كاريك بو أركك مهم وجرين الراسته هەنگاوی دووەم چی ئەەکەین ئەو دەستنوێژ دەگرین کەواتە دەستنوێژ گرتنیش خۆی لە خۆی دابریتە لە چی بریتە لە پاکبوونەوەیەکی دەرەکی و ئێمە ناوەکیەکەشمان پێویستە بۆچی چونکە دەزانین پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمیوتە گەڕ ڕووبارێک لە بەردەمی ماڵی هەر کەسێکتان بڕوا و ڕۆژی پێنجار دەسوودەم و چاوی لێ بشوە هیچ شتێکی لەسەر دەمێنێ دەڵێن نەخێر کەواتە دەڵێت دەستنوێژ وایە ئەمەمان زانیوە بەڵام ئێمە زۆر گرنگە لێرە بڕوانینە دوو عارف و زانە و دانای کورد مەلای جزیری و لە هەمان کاتیشدا بڕوانینەوە مەحوی دەڵێ زەمزەم چییە؟ زەمزەم چییە؟ بە زەمزەمەی ئايات و 100 حەدیث پاکبوونەوە لە شەئنی نییە تینەتی خەبیث دەڵێ ئێمە زۆر گرنگە ئاگدار بین وەکو مرۆڤ کە تەماشای خۆمان دەکەین گرنگە ئاگدار بین دەستنوێژگرتن لە ڕووی دەرەکیەوە وەکو خاوێنمان دەکاتەوە ئەبێ ناخیشمان دەستنوێژ بگرێ بۆیە دەڵێ دەو قسەیە ئەڵێ هەندێک کەسێ ئاوی زەمزەم دەخواتەوە وازانێت بەوە ئیتر پاکە بێتەوە ئەڵێ هەندێک کەس هەیە وەک بڵێ لە کەرەستەیەکی پیس دروستت کردبێ بە هیچ پاک نابێتەوە بۆیە دەڵێ پاکبوونەوە لە شەئنی نییە تینەتی خەبیث ئەوەی لە وەک چۆن دەڵێ شتێک لە قوڕێکی پیس دروستت کردبێ قەت پاک نابێتەوە بۆیە ئەڵێ هەندێک کەس هەیە خۆچە حەج دەکا عومرە دەکا نوێژ دەکا دەبینی چاک نابێ دەڵێ زەمزەم چییە؟ ئەوە بە زەمزەمیش هیچ نەبوو زەمزەمە چییە؟ جایە زەمزەمە یعنی خوێندنی شتێک بە سەریعی و یەک لە دوای یەک ئەڵێ اینجا تۆ ئاەتی دایان ئاەت و سەدان ئاەتی بۆ بخوێنە و سەدان حەدیثی بۆ بخوێنەرەوە و زەمزەمی هەبێ و زەمزەمەی ئاەت و حەدیثشی بەرێ پاکبوونەوە لە شانی نییە تینەتی جا لێرە زۆر گرنگە هەموو مرۆڤێک ئاگادار بێ واتە ئەخفتنەوەی چەندێت گەینیتن کو نەمەرجیانی دەستنوێ شوشتن و ئەف ئامادەکاریە ببنە هوکار و ناخیتە پاکشکێت ئەگەر ئێرادەکل پشت نەبیت ئەنجا ئەلێرەوەیە مەلای جزیری بەری 350 ساڵ فەرمووی وەرە ساقی حتا کنگێ نەشۆین دل ژێژەنگ ئەمەیە کە خوددا فەرمووی کەلا بەل ڕان على قلوبهم ما كانوا يكسبون خەڵکێک دەستنوێژ دەشوا بەس لەسەر دڵی شت کۆ بۆتەوە ئەوە گرنگە بڵێ زۆر باشە مامۆستای بەڕێز وێتن ئەم وێژی بزانین کە ئەم دێ چاوە شتنوێژێ فێرە vekirna hizr û bîrê xûbîn teman dem der. نوێژ زۆر گرنگە کە ئەویش ئەوەیە پێغەمبەران درودی خۆیان لەسەر هەر هەمویان لە مەسئلەی نوێژە وەکو بڵێ وەکو یەک بوونە یعنی ئیبراهیم سەلامی خۆی لەسەر کە دێت چی ئەڵێ ماڵ و منداڵی لە نزیکی کەعبەدا دەنێ وەکو دەڵێ ڕەبەنا لیوقیموا الصەلات یعنی خودایە ئەمانە لێرن بۆ ئەوەی نوێژ بکەن کەواتە بۆ ئەوەی پەیوەندی نوێژ پەیوەندیە سیلەیە سەلات یعنی نوێژ وەختێ دەخوێنن و نوێژ دەکەن پەیوەندی لەگەڵ تۆ دروستکەن موسا خی گەورە پێی دەفەرمێ و ئەقیمی الصەلاتە لذیکری نوێژ بکە تا منت بیرکەوێتەوە ئەوە عیسا سەلامی خۆی لەسەر دەفەرمێ و ئەوسانی خدا پێی ڕاستپاردم بالصەلاتی بە نوێژ محەممەد درودی خی لەسەر خدا پێ دەفەرمێ فەسەلی لڕەبیکە نوێژ بکە بۆ پەروەردگاری خۆت کەواتە نوێژ ئێمە ئاگداری بین دەزانین نوێژ قسەکردنە ئێمە وەختێ دەچینە نوێژ قسە دەکەین بەس ئەبێ زۆریش ئاگادار بین نوێژ بیستنیشە بزانین لە ناخی خۆماندا وەکو ئەسە بە زمانی ئینگلیزی دەڵێن فیدباک بزانین لە خودداوە چیمان بۆ دێ وەختی ئێمە لە حزوری خوددا قسە دەکەین و لەگەڵ خوددا قسە دەکەین خۆ دەبێت بیر لەوەش بکەینەوە لەو نوێژەدا چی بۆ ئێمە دێت چه هزرێ بۆ ئێمە دێ شتێک هەیە وەکو دەڵێ و ئەو حاڕبووکە ئیلە نەحلی و ئەو حاڕبووکە و ئەو حائیلە ئومی موسە یعنی کەواتە جگە لە وەحی پێغەمبەران سروشێک ئیلهامێک یعنی کارڤدانێکە نافخویا مرۆڤی هەیە ئەبێ هەبێ یعنی جگە لەوەی ئێمە قسە بۆ خوددا دەکەین یعنی دەبێت هێمنی ئەوەشمان تیاوێت کە لەم نوێژەدا لەم بێدەنجیە لەم نزاکردنەدا بۆیە زۆر گرنگە زانایانی عارفانی قەدیم گوتوانە نوێژەکانت مەژمێرە مەڵێ من ئەوەندە نوێژم کرد ئەوەندەم کرد ئەوەندەم کرد ئەگەر نوێژ بژمێری ئەلە تۆ وەکو بازرگانێکی چیەکەی پارەکان تەژمێری ئەنجا لێرەوە دەڵێن نوێژ بکە با نوێژەکانت قوڵ بن کوور با نوێژەکانت قوڵ بن
نەک درێژ مەرج نییە نوێژی درێژ بکەیت و ئاگاش لێ نەبێ نوێژە قوڵ چمە بەستە مامۆستا چ بکات باشە ئاگامان لێبێ ئەوەی کە دەفەرمێ قد أفلح خدا دەفەرمێ قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون لێرە زۆر گرنگە کە خشوع ئەوەیە کە تۆ بزانی چی دەڵێ بزانی چی دەڵێ وشەکان چمانەیەک دەبەخشن ئەمە بۆ ئێمە زۆر بەێ مامۆستای بەڕێز هەمادەمدا پرسەکە ترژی زۆر مهمت ناوا مزگەفتێدا کە چەوە مزگەفت دەبیتە فاکتەرێک هۆکارێک کو مرۆڤ فێری پێکڤژیانێ و تەقبڵە هەزرین جیاواز بکات هەمادەمدا قورئان 114 سوورەتە بەێ هەر سوورەتێک لە سوورەتەکانی قورئان تەماشاکەی ناوی سوورەتەکە لە وشەیەکە لە ناو ئاەتەکانەوە هاتووە وانە کە تۆ لێوە سوورەتی کەوسەرە چونکە ئینا ئەعطەیناکە الکەوثەر وانە کە تۆ دەڵێ ئەوە سوورەتی ئالی عیمرانە ئالی عیمران لە ناو سوورەتەکە هەیە سێ سوورەت هەیە لە قورئاندا ناویان بە ناوێکەوە نراوە لە ناو هەموو سوورەتەکە ئەو ناوە نییە بۆچی پرسیارێکی ڕاستە بۆچی لەبەرەوەی کە دەڵێ ینی سوورەتەکە ئەوەندە پتەوە ئەوەندە گشتگیرە وەکو بڵێ نازانرێ کامیان بخەیتە پێشەوە کاموشە یەکێ لەوانە سوورەت الئەنبیا یعنی ئەوەندەی باسی پێغەمبەران پێغەمبەر زیاتر هاتۆتە باسکردن لەسەرەوە بکرێ بە ناوی کامیان زۆرن لە نەتیجە خدا دەفەرمێ سوورەت الئەنبیا بەڵام دەماشاکە سوورەتی إخلاص قل هو الله أحد قل هو الله أحد لسرون سراو سورة الإخلاص إخلاص تداني البروت يعني قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد يعني هموي الرسي زور بتون أبي أشتكي تربيت ببتن ناوخنا كي بلغيا لسراوة زور راسته أوي كما بس معنا سورة فاتحة بله رجي بلايك محفظة جار سورة فاتحة الحمد لله رب العالمين الرحمن الرحيم أخواني وشي فاتحة تانية بس ناوي شي فاتحة كواتم الفاتحة فير دبين كا إمدتشين النوش لنوش دار دتشين ودين دار أو خدا برستبين كلاقل خدا قسمان كرت إلهام من لخدا ورقرت إن جابين بكرين ولا قال خلق ده فير كرانا وبين خمان بويا خدا ناوينا وفاتحة بۆیە ناویناوە فاتحة وەکو مشە دەڵێم یەکەم سوورەت کە دەخوێنیتەوە فاتحەیە آخر سوورەت ناسە فاتحە بەسەر 112 سوورەتە بڕۆ دەگەیتە 114 ئەگواتە لە یەکەمەوە بۆ ئەخیر ئەگەیتە سوورەتی ناس کەواتە خدا پێمان دەڵێ لەم تەرتیبە فاتحە بۆ ناس مسلمان خوداپەرست کەسی مزگەوت ئەبێ کراوە بێ بەڕووی هەموو خەڵکدا خەڵک کافر نەکە خەڵک گۆشەگیر نەبێ لەگەڵ خۆیدا و بڵێ من مادام ئەهلی مزگەوتم حاقم بە خەڵکی ترەوە نیوانە بۆیە خدا یعنی وشەی بەرامبەر بە فتح چی کردووە دائیرە یعنی یەکێ لە ماناکانی شەڕ حرب معرەکە ئەمەی ئێستاکە ئەڵێن خدا دەفەرمێ دەڵێن یەقولونە نەخشە ئەن تصیبەنا دائیرە حرب لە قورئاندا یەکێ لە ناوەکانی یعنی دائیرە فعسى الله أن يأتي بالفتح کەواتە وەختی خدا شەڕ ڕادەگرێت و نایەڵێ شەڕ ڕووبدا بەرامبەری فتحی بەکارهێناوە کەواتە فتح لە بەرامبەری دائیرەیە کەواتە سەلام لە بەرامبەری حربە کەواتە ئاشتی لە بەرامبەری جەنگە بۆی خدا فتحا جەنابێت تامۆژێ پێ دەتکە وەکو کرانەوە بیتن بوو کەسێ مسلمان ئەف مزگەفتە مەزنڵ هەولێرە تێتە دروستکردن ناوێ مزگەفتە بارزانانی بێژن دەوروبەرێوێژی وەکو گەشتیارە علی کە ڕوو بکەن جێکی گەشتیاری بیتن ئەوەی چەندێت گەینتن کە نە مسلمان ژی ماف هەیە بێت سەردەنەوانجیها بکەتن ئێستا دێم بۆ باسم هەیە لەسەرەوە یعنی کە خدا دەفەرمێ وهو الفتاح العليم خدا فتاحە یعنی ئەوە خدا خۆی ئەو ناوەی لە خۆی ناوەکەوە کرانەوەیە اینجا علیمیشە لە هەمان کاتدا بۆیە خدا کە دەفەرمێ ئینا فتحنا لەکە فتحا مبینا زۆر گرنگە خەڵک فتح بە شەڕ و وڵات داگیرکرد نەزانێن نا ابن مسعود کە هاوڵی پێغەمبەرە دەفەرمێ بە سەحابەکان ئەڵێ ئەنتم تعودون الفتح فتح مەکە وازان پێغەمبەر گەڕایەوە مەکە شارەکەی خۆی و هەر ئەوە فتحە ونحن نعد صلح الحديبية فتحا بەڵکو ئەوەی کە 2 ساڵ بەری ئەوە کرا و صلحمان کرد و ئاشتیمان کرد ئاشتی و چۆن دەڵێ ڕێکەوتن نامەی ئاشتی بریتە لە فتح بەێ مامسەد هەمەدەم دەگەرم بەحسا ڕۆڵێ مزگەفتێ بکەین دەبیت بەحسی ڕۆڵە زاناژی بکەین کە ئەف زانایت ناڤاوێ مزگەفتێدا گوتارێت خینن دەبیت وان چ ڕوولەکە بیتن بۆ پاراستنا شکووە ئەوێ مزگەفتێ و بۆ هزرا ڤەکری ڕاستە کەواتە مزگەوت خۆی شکۆی خۆی پەیدا کرد وەکو شوێنێک بۆ عیبادەت ئەو مامۆستا ئاینی ئەو زانە ئاینی کە لەو مزگەوتەیە ئەویش دەبێ شکۆی خۆی لە شکۆی مزگەوت وەرگێ بە هەموو شێوەیەک ئاگادار بێ کە مامۆستای ئاینی زانای ئاینی پێگەیەکی یەکجار مەزن و گەورەی هەیە دەبێت زۆر ئاگاداری بێ
نابێ وەکو چۆن سندیکا هەیە ئێمەش یەکێتی زانایان یەکێتی زانایان سوودەکەی ئەوەیە کە دەرکەوێ بەڕاستی چێ زانایە چێ شایانی ئەوەی ئەو جلوبەرگە لە بەرکە اینجا قسەیەکت بۆ بکەم قدیم لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر و سەحابە و هەموو ئەوانە هەر کەس ئەو جلوبەرگەی کە لە بەریان بۆ جلوبەرگێک نەبووە بۆ زانای ئاینی هەر جلوبەرگێکیان لەبەر بووە جلوبەرگێکی ئاسایی بوو بەڵام دوای مثلەن 80 ساڵ لە دوای هجرەتی پێغەمبەر درودی خوای لە سەردەمی عەباسیەکان تەماشایان کرد هەر کەس خۆیەکە بە مەلا لەبەرەوەی جلوبەرگی مەلا دیار نییە هاوڵاتیەکی ئاساییە هەر کەس دێتە سەر مینبەر و قسە دەکا و بە ناوی مەلا و قسە دەکا ئێدی وای لێ هاتکەوە ئەمە هیچ وەکو بڵێ هەیبەتێکی نەمێنێ بۆیە یەکێک لە قوتابیەکانی ئیمام ئەبوو حەنیفە کە ناوی ئەبوو یوسفە ئێمە زانای کوردمان ئیبن خەلەکانە ئیبن خەلەکان لە وەفەیات الئەعیان بۆمان دەجێڕێتەوە دەڵێ یەکەم کەسێک کە داوای کرد لە خەلیفەی عەباسی زانای ئاینی با جلوبەرگی یەک خرێ ڕێکپۆش بێ جوان بێ یەک پۆشیش بێ هەمویان یەک جلوبەرگ لە بەرکەن دیاریکرااو بێ بۆ ئەوەی کەس خۆی نەخاتە ناوزانایانەوە و فێڵ لە خەڵکی ترکە لە هەندێژی نەبی بەزەبەت ئەلێرەوەیە دەڵێ یەکەم کەسێک کە جلوبەرگی خەڵکی جلوبەرگی زانای گۆڕی بۆ ئەوەی کەوا وەکو یەک بێ ئەبوو یوسف بێ بەڵام بەری ئەوە هیچ پێویستی ناکرد جلوبەرگ جیاواز بێت چونکە خەڵک بە ئیمان بوو خەڵک بە تەقوا بوو خەڵک فێڵی ناکرد ئێستا بینی دراما هەیە ئێستا بینی فیلم هەیە لەسەر ئەوەی چۆن خەڵک خۆیەکە بە مەلاو خەڵک خەڵەتێنێ لەبەرەوە زۆر گرنگە یەکێتی زانایان لەگەڵ ئەو قافا پێکەوە لەسەر زۆر بابەتە کە کار دەکەن پێکەوە لەسەر ئەمەش کارکەن کە جلوبەرگی زانای کورد لەسەر مینبەر لە کاتی بوومارەسە و ئیشکردنەکانی خۆیدا جلوبەرگێکی پێشنیارەکە دیاری کردی هەیە جەنابێتە بوو جلوبەرگی مەلای کورد وڵی هەموو وڵاتان هەیەە ئێستا تەماشایکەی کوێت تەماشای جلوبەرگی نەتەوەی خۆیانیان کردووە مەسەلەن لیبیا ئەبینێ مەلاکان جلوبەرگی ئاینەکان وەک سعودیە ڕازی نەبوون وتیان کاکە خۆ دینەکە دینی خوددایە بۆ جلوبەرگی سعودیە لەبەرەکەن جلوبەرگی لیبیا لەبەرکەن مەلیکی پاشای مەغریب بوو تێبێت جلوبەرگی مەغریب لەبەرکەن اینجا من دیاری ناکەم بەڵام مەبەستم ئەوەیە زانایان و ئەوقاف شکۆی زانای ئاینی بەوە بگەڕێنەوە کە خەڵکمان بینی بزانین چێ زانای باشە مامۆستای بەڕێست هەمان دەمداگەم بەحسا پرسەکە دیتر بکەین ڤیبیاڤەیدا ئەوژی پاکشڕاگرتنا مزگەفتێ گەلێک جار دەبینین مزگەفتێکی ڕەنگە بوونەکە نەخۆش بێت یان بێنا گورە بێتن یان بێنا کیفکاتیە شتێکی هوسا بێتن جەنابێتە چت بیشتن بۆ حاڵەتەوە دیاردی ئەمڕۆ زۆر گرنگە وەکو باسی ژینگە دەکەین لە ڕوانگەیەکتری شۆ باسی ئەوە بکەین کەوا مزگەوتەکانمان مزگەوتی ژینگەیی بن هەوای پاک بێ ئاوی پاک بێ فەرشی پاک بێ جوان بێ دیزایانی جوان بێ لە ڕووی هەستی بینینەوە جوان بێ کەواتە هەموو ئەمانە مەسلەیەکن ئەمڕۆ تا ڕادەیەک ئەبینین هەستی پێ ئەەکەین زۆر گرنگە اینجا بۆ ئێمە زۆر گرنگە پاک و خاوێنی مزگەوت بپارێزرێ لە هەمان کاتیشدا گرنگە لە ڕووی واتاییشە و مزگەوتەکانمان ینی وەکو جەڵێن پەیمانگای ژیان بن پەیمانگای ژیانی کوردەواری بن ینی لێرەوە مەسلەیەکی تر دێتە ئاراوە ناوی مزگەوت کە ئاماژەت پێکرد ناوی مزگەوت بۆ ئێمە زۆر گرنگە پێغەمبەر درودی خوای لەسەر بۆ ناوی ئینسان و شوێنەکان و هەموو شتێکی تر کانە من هديه صلى الله عليه وسلم أنه كان يستحب الاسم الحسن بيغمبر ناوي جواني بيخوش بوا واتا مزگەفت کوردیە لێرە واک زۆر گرنگە مەبەستم چی بوو ناولێنانی مزگەوتەکانمان ناولێنانی مزگەوتەکانمان بۆ ئێمە زۆر گرمە لە ساڵانی نەوەتەکانە زۆر جار ینی خۆم لە کارەکانە بوومە مەسەلەن خێرۆمەندێک لە دەرەوەی هەرێمی کوردستان داوای مزگەوتی کردو ناوێکی عەرەبی لێ ناوە ئێمە ناوەکەمان گۆڕیوە من لە بیرمەیەکێک تێو مزگەوتە ناوی بوخاری بێ بەڵام گەڕەکەکە گەڕەکی بەختیاریە لەبەرۆ وتە باناوی بەختیاری بێ هیچ گرفتێک نییە کەواتە مەبەستم لێرە چی بوو ئێمە مادام ناسنامەی نەتەوەیی و ئاینیمان دەمانەوێت پێکەوە گرێ بدەین هەمیشە زۆر گرنگە مزگەوتەکانیشمان مۆرکی کوردەواری پێوە بێ لە دیزاینە دیزایانی کوردەواری پێوە دیار بێ لە ناوە ناوی کوردەواری پێ دیار بێ بۆیە کە خوددا دەفەرمێ وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا تەبێ ئێمە لە تەفسیری زانایانی پێشینەوە تەماشای بکەین نەمانای ئەوەیە دەڵێ ئەو مزگەوتە بۆ بە ناوی کەسێک دەکەی چونکە خوددا فەرمیێتی فلا تدعوا مع الله أحدا تەفسیری ئەم ئاەتە لە قورطوبی و لە ئیبن عەرەبی و لە نەوەوی و لە ئیبن حەجەرەوە تەماشا بکەی دەڵێ فلا تدعوا مع الله أحدا ئەوەیە کە تۆ ئەجتە نێو مزگەوت دڵت بە دڵی کەسێکی ترەوە بە کەسێکی ترەوە نەبێ لە نێو مزگەوت تا کەسێکی تر عیبادەت نەکەی هەر عیبادەتی خوددا بکەی نا ئەوەی کەەوە هەندێک ئێستا دەڵێن ئەو مزگەوتە نابێ بە ناوی خاوەنەکەی بێ لەبەرەوە ئیمامی قورطوبی لە تەفسیری ئەم ئاەتەدا کە باسمان کردە دەفەرمێ المەساجد ملك لله تشریفە مزگەوت ماڵی خوددایە لە ڕووی تەشریف و شکۆیەکەی کە هی خوددایە بەڵام
وقد تنسب إلى غيره تعريفه مزقوت ددريت بالي خاونة كي بو تعريف مزقوتي فلانة كسر درستي كردوه. ابن العربي لا أحكام القرآن تفسيري كردوه. نووي زاني خومان شافعي لمجموعة ابن حجر لفتح الباري عليه جواز إضافة المسجد إلى بانيها بله. أو المصلي فيها عليه زور آسائية مزقوت بناوي أو كسو بن ريكا درستي دكا تنانت هنجان مزقوت بناوي كسي كون أو دن ريكا زور نوشي تيادكا من بون من بلين من دميو كسي ببينم لا أكري تو مال لا أكري بمن دله لشو دمبيني دلم لا أكري لا مزقوتكي كاغ نزير دله كاغ نزير خو مزقوتي نية أو مزقوتي أو نوشي زور تيدا بون أسراو برادر يجوز مزقوتي زور نوشكا بوي دله إلى بانيها أو المصلي فيها بوي بمسجد الحرام مزقوت مالي خدايا بس پیغمبر درودی خوای لسر لمدینه که مزگوتی درست کرد فرموی مسجدی نبوی بوی دا فرمی صلاة فی مسجدی لمزگوتکی من ده لبروا ناولنانی مزگوتکان من بناوی سرکردکان من بناوی زانایان من بناوی عارفان من بناوی شیخان من بناوی کسکان من بناوی واتایی نکتنی روای بلکو پیتویشی بله راست زور باشه موسی برست همان دم ویجی بیر نکن که گوتارت نوا مزگفت داتی تخوندن پیتویا چه جوره گوتاریک بیتن اگر کورتیجی بیتن چونکه ایدی دم برف دمای کی یعنی اما زور گرینگ لیره دا تماشاکین وکو مولانا خالدی نقشبندی کچو بو مکه و چو بو حج ضلي بحج وبو دواي كرايوا وكو بلي بينا خوش بو من بو او بجي ديالا كواتام اما لبيامي مزقوت فير دبين كچونا نيو مزقوت وانا زانين هر دبي ليره دانيشين لبي بين درو بو مزقوت غوركا كبونا ور ما مستبدي الزمان سعيدي كردي دالم مزقوت بونور خوي مزقوت غورك لوي ابي بيامي غورغرين بين درو بو دالي خالد كدوستي خالد كدوست لمالي ضلا جيل وقاي هيا بو غم دخوي لمالي ليا وابي جدا عليه خالد كتو جيل وقاي خدا تجلاي خدا وجلوه ودركوتني خدا لناخي تودا هيا كحرم بجي ديالي وديتو ولاتي خود بوچي خم دخوي خودو خدا هر ما وخدا هر دناسيت انجالي رزور گرنگ زاناي ايني وكو ما شيخ نجم الدين صابري من هي لكركوك دله تسويه خاشاكي ريغي دين نكي بحاصله خو بيداغ وعلم نبي بشيخ وبيشوا تسويه خاشاكي ريغي دين نكي بحاصله ريغي دين زۆر شتی خراپاتۆتە ناوی زۆر شت فرێدراوەتە ناوی خاشاکە دەبێت چۆن خاشاک لەسەر ڕێدا دەبێت لە ڕێگەی دینیشا دەڵێ ئەو خاشاکە ئەبێت تەسویەکەی ئەبێ پاچیکەیتەوە دین لە خوڕافات و لە هەموو شتێکی خراپ دوور دومایی پرسیار مامۆستای بەڕێز مەلدەستپێکی ئامۆژەداوی چەندێک کە مزگەفت پەیمانگەها ژیانەیە ئەرێ ئەم دیچەوە وی تایتڵەی وی دروشمەی دکەینە کردارک و وەکو شارستانیەت بتە پێشچاوێتمە بە درێژایی مێژوو دەڵێن هەموو خەباتی نەتەوەییمان دەڵێن مەراو شێخانی کورد بوونە ئەمە هەردووکیان بە یەکۆ گرێداوە ئەمانیش لە کاریان لە خانەقا و لە مزگەوتەکان بووە کەواتە زمانی ئێمە بەچی پارێزراوە لە مەلای جززیریەوە لە نالیەوە پارێزراوە کەواتە کەلتوری ئێمە لەکوێوە پارێزراوە لە ئەحمەدی خانیەوە لە مەحویەوە پارێزراوە کەواتە نەتەوەی ئێمە لەکوێوە پارێزراوە هەر لە ڕوانگەی مزگەوت و لە ڕوانگەی پەرستگاکانمان و لە ڕوانگەی شێخانی تەریقەت و لە ڕوانگەی زانایانی ئاینیەوە زمان و کەلتوری ئێمە و ئیمانی ئێمەشان لەگەڵیدا پاراستووە بۆیە هەمیشە زانایانی کورد و عارفانی کورد لە ڕێگەی مزگەوتەوە مێرنشینە کوردیەکانیشمان جۆرێک لە ئۆتۆنۆمیان وەرگرتووە لە ڕێگەی چی لە ڕێ ئەوەی زانای کورد عارفی کورد لە مزگەوتان مەزهبی خۆی پەیڕەو کردووە جا لە مەزهب و لە دەرەوەی دەسەڵاتی عوسمانی و سەفەویدا کەواتە بەم شێوەیە خۆیان لە سەفەوی عوسمانی جا کردوتەوە مەزهبی کوردەواری خۆمانیان بە جۆرێک پیادە کردووە بۆ تەمای پاراستنی ئیمانمان زمانمان کەلتورمان نەتەوەمان بەڵێ دەستێتت خوش مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جەنابێتە بوو پێشکەشکردن هەموو پەیوەند پڕ جوان و پڕبەها بەڵێ بینەرین هێژا ڤی ئەوای دێنێ دومایا vê خەڵکی بەرنامەی بە کوردی زۆر سپاس بۆ هەوەین بەڕێز کە هەوە گەلمەدا بوون بۆ vê خەڵکێک و مەشیا بیتن ئینشاءڵڵا ئەم وەکو ملەتی کورد بشین سەردەریەکە ڤی ڕەنگەی ئەدگەل مزگەفتێ و دگەل ماڵا خودێ بکەین کە بکەینە جهێ پێک ڤە ژیانێ و جهێ شارستانیەتێ ساخ و سەلامە